سڵاو ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەرلەبانی ڕۆژی دووشەممە شەشی ڕەشەمە سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان تووفانی تویتێری بۆ پشتیوانی لە پەخشان عەزیزی وریشە مرادی و شەریفە محەممەدی دەست بە سەرکردنی شەش هاوڵاتی لە شاری بۆکان ناڕوونی چارەنووسی ئەنوەر ڕەمەزانپور پاش دەست بە سەرکران لە مەهاباد بۆ پیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە سلێمانی دەستپێکردنەوەی دووبارەی هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستان دۆخی خراپی کرێکارانی کورد لە باکووری کوردستان و کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی نیشتمایی لە ئێران. تووفانی تویتێری بۆ پشتیوانی لە پەخشان عەزیزی وریشە مرادی و شەریفە محەممەدی چالاکانی مەدەنی و مافی مرۆڤ لە ڕاگەاندنێکدا داوایان لە هەموو ئازادی خوازان کرد ڕۆژی دووشەممە شەشی ڕەشەمە بە مەبەستی ڕزگاریکردنی گیانی پەخشان عەزیزی وریشە مرادی و شەریفە محەممەدی لە پەتی سێدارە بەشداری تویتێری تۆفانی تویتێری بن بە پێی ڕاگەاندنە ڕۆژی دووشەممە کاتژمێر 21 بە کاتی ئێران و 18:30 خولەک بە کاتی ئوروپای ناوەندی تووفانی تویتێری بۆ ڕزگارکردنی گیانی پەخشان عەزیزی وریشە مرادی و شەریفە محەممەدی لە پەتی سێدارە دەست پێ دەکات. چالاکانی مافی مرۆڤ ڕایانگەیاند لە ساڵی 2024دا کۆماری ئیسلامی بە لانیکەم 941 کەسی لە سێدارە داوە و ئەگەر بمانەوێت کۆتایی بە حوکمی نامرۆڤانەی ئیعدام بێنین ئەبێ یەکگرتوانە بەشداری لە کەمپینەکانی دژ بە سێدارە بکەین. دەست بە سەرکردنی شەش هاوڵاتی لە شارستانی بۆکان شەوی شەممە 4 ڕەشەمەی 1403 شەش هاوڵاتی خەڵکی بۆکان بەناوەکانی سدیق عەباس نژاد، بێهزاد بەرجەستە، کەیوان بەرجەستە، شەهاب تەوان، نیما قوربانزادە و خالق ڕەحیمی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەرماڵی سدیق عەباس نژاد لە گوندی قەڵای هۆلاکۆ، بێهزاد بەرجەستە، کەیوان بەرجەستە و شەهاب تەوان لە شاری بۆکان، نیما قوربانزادە لە گوندی برایماوە و خالق ڕەحیمی لە گوندی گامشگۆلی و هەر شەشەکەیان بە توندی و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراونەتەوە. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی قوڕوە ڕۆژی یەکشەممە 5 ڕەشەمە حکمی ئیعدامی بەندکراوێک بە ناوی نەعیم عەبدی تەمەن 22 ساڵ لە زیندانی قوڕوە جێبەجێکرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان نەعیم عەبدی 2 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی کوشتنی بانقەس دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. ڕۆژی یەکشەممە سزای سێدارێ و بەندکراوە گەنجە لە بێدەنگی خەبەریدا جێبەجێکرا و هەواڵەکەی هێشتا لە میدیاکانی دەستگای قەزایی بڵاو نەکراوەتەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر حەمید چەپاتی لە ورمێ. حەمید چەپاتی چالاکی مەدەنی تەمەن 36 ساڵی خەڵکی ورمێ لەلایەن لە قیدووی دادگای ئینقلابی ئەو شارە بە 3 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ڕۆژی 25 ڕەزبەری ئەم ساڵ حەمید چەپاتی پاشبانکران بۆ پۆلیسی ئەمنیەتی ورمێ دەست بەسەر و دوای لێپرسینەوە و پەروەندە سازی بە دانانی وەسیقە ئازاد کرا. ڕۆژی 16 ڕێبەندانی 1403 حەمید چەپاتی بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نزام تێکدانی بیر و ڕایگشتی بە 3 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. ناڕوونی چارەنووسی ئەنوەر ڕەمەزانپور پاش دەست بەسەرکران لە مەهاباد ڕۆژی 25 جوازەردانی 1403 ئەنوەر ڕەمەزانپور شارۆمەندی تەمەن 34 ساڵی خەڵکی مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بنەماڵەی ئەنوەر ڕەمەزانپور چەندین جار سەردانی ناوەندە ئەمنی و قەزایەکانی شاری مەهاباد و پارێزگای ورمەیان کردووە، بەڵام هیچ زانیاریەکیان لەسەر هۆکاری دەست بەسەرکران و شۆنی ڕاگیرانی ڕۆڵەکەیان دەست نەکەوتووە. کە سوکاریەوە بەندکراوە سیاسیە نیگەرانی دۆخی تەندروستی ئەنوەرن و داوا لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەن یارمەتیان بدەن تاکو و چارەنووسی ڕۆڵەکەیان ڕوون بێتەوە.
خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە سلێمانی. ڕۆژی یەکشەممە 5 ڕەشەمە کۆمەڵێک لە مامۆستایان و فەرمانبەرانی پارێزگای سلێمانی دژ بە نەدانی حەقدەست جادەی نێوان ئاربەت بۆ سلێمانیان داخست. جادەی ئاربەت بۆ سلێمانی جادەیەکی ترانزێتیە و ناڕازیان بە داخستنی ئەو ڕێگای ئیجازەی هاتوچۆیان بە تانکەرەکانی هەڵگری سوتەمەنی نەداوە خۆیان بگەێنە سنووری باشمەخ. مامۆستانی ناڕازی ڕایانگەیاندووە کە مەبەستیان لەو چالاکیە ئەوە بووە کە بەرپرسانی هەرێمی کوردستان ڕابگەێنن کە سەروەت و سامانی وڵات ئەبێ بە خزمەتکردن بە خەڵک تەرخام بکرێت، نەک گیرفانی دەسەڵاتداران پڕکات و خەڵک لە هەژاری دابژی. دەستپێکردنی دووبارەی هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستان. وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیان سەرجەم هەنگاوە تەکنیکی و کارگەڕیەکان ئامادەکراون بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆری جەیهان و ئەو پرۆسەیە بەم نزیکانە دەست پێ دەکات. لە بەیاننامەکەی وەزارەتدا داوا لە دەسەڵاتدارانی هەرێم کراوە بە پێی هەموارکردنەوەی بودجەی پەسەندکرا و لە چوارچێوەی پشکی ئۆپێک بە سەرپەرشتی کۆمپانیای سۆمۆ نەوتی دەرهێنراویان هەناردە بکەن. هەروەها پێویستە هەرێمی کوردستان داهاتی فرۆشینەوت ڕاستەوخۆ بخاتە سەر حسابی سۆمۆ تاکو و دەوڵەتی ناوەندی ڕاستەوخۆ کۆنتترۆلی سەرچاوە نەوتیەکانی وڵات بکات. هاوکات لەگەڵ ئەم ڕێکەوتنە راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە تورکیا خۆی بۆکردنەوەی بۆری بەندەری جەیهان ئامادە دەکات، بەڵام دەوڵەتی تورکیا ڕایگەیاندووە بۆ دەستپێکردنەوەی هاوکاریەکان پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان قەرزەکانی ڕابردووی بە کۆمپانیا نەوتیەکانی ئەو وڵاتە یەکلا بکاتەوە. دۆخی خراپی کرێکارانی کورد لە باکووری کوردستان. بەهۆی قەیرانی ئابووری لە تورکیا کرێکارانی باکووری کوردستان ناچارن بۆ کارکردن بچنە شارە گەورەکانی ڕۆژاوای ئەو وڵاتە و تەنیا لە ساڵی ڕابردوودا 27 کرێکاری خەڵکی وان بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار گیانیان لەدەستاوە. بەپێی ئەمارەکانی تورکیا لە 12 ساڵی ڕابردوودا 2664 کرێکاری گەنج لە کاتی کارکردن بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار گیانیان لەدەستداوە کە زۆربیان خوێندکارانی هەژار بوون. لەو ڕێژەیە 230 کرێکار ژن و 2434 کارگەر پیاو بوون. قەیرانی ئابووری لە تورکیا گرانی بێکاری هەڵاوسان گەنجانی باکووری کوردستانی ناچار بە کۆچکردن بۆ شارەکانی دیکەی وڵاتە کردووە و ساڵ لە دوای ساڵ بارودۆخی کرێکاران لە وڵاتە خراپتر بووە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە ئێران. ڕۆژی یەکشەممە 5 ڕەشەمە خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی ئەهواز، تاران، شوش، ڕەشت و شوشتەر کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانەنشینکراوانی تامینی اجتماعی بە وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست، هاوسانسازی حەقدەست، پێدانی مەزایە خانەنشینی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. بەوتەی ناڕازیان زۆرترین قەدر لەلایەن دەوڵەتەوە لە ڕێکخراوی تامینی اجتماعی کراوە. ئەو ڕێکخراوە 1000 ملیار تمەن قەرزی بەلای دەوڵەتەوە هەیە و تەنیا 30,000 ملیار تمەن قەرزدارە. دەوڵەتەیەک لە دوای یەکەکانی کۆماری ئیسلامی لە ڕێگەی تاڵانکردنی سندوقەکانی ئەو ڕێکخراوە و قەرەبوو نەکردنەوەی خانەنشینکراوانیان خستۆتە ژێر گوشارێکی بێوێنە و خۆیان لە ئاست ئەو بارودۆخە بەرپرسیار نازان. ڕێپێوانی خانەنشینکراوانی فولاد لە ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 5 ڕەشەمە خانەنشینکراوانی سەنعەتی فولادی ئیسفەهان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ڕۆژانە سەرشەقام و خۆپیشاندانیان کرد. یەکشەممەی هەموو هەفتەیەک خانەنشینکراوانی فولاد لە ئیسفەهان، قایمشەهر و ئەهواز لە ئاست جێبەجێ نەکردنی داخوازەکانیان ناڕزایەتی دەردەبڕن، بەڵام تا بە ئەمڕۆ هیچ بەرپرسێکی ڕژیم بایەخی بە داواکاریەکانیان نەداوە. خانەنشینکراوانی فولاد بە وتنەوەی دروش خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسانسازی حەقدەست و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. ئەگەری دەرکردنی حکمی ئیعدام بۆ 4 بەندکراوی سیاسی شۆڕشی ژینە. بە پێی راپۆرتی دادبان بڕیارە 4 بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی تارانی گەورە بەناوەکانی ئومید مەعروفخانی، میلاد سلەیمانزادە، ئومید مەردمەیدانی، قزلجە و میلاد ئەحمەدی بە تۆمەتی کوشتنی پاسدارێک دادگای بکرێن و مەترسی لە سێدارەدانیان لەسرە.
بە پێی زانیاریەکان ئەو چوار بەندکراوە بە تۆمەتی کوشتنی سەرهەنگێکی اطلاعاتی سوپای پاسداران لە ڕێکەوتی چواری خەزەڵوەری 1401 هاوکات لەگەڵ ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینا لە شەقامی سەتارخان تۆمەتبار کراون وا لەژێر ئەشکەنجەی سەختدا ناچار بە دامپێدانانی زۆرم لێ دەست بە یەکتر کراون. برینداربوونی 13 کرێکار لە شاری جوڵفە. ڕۆژی یەکشەممە 5 ڕەشەمە بەهۆی وەرگەڕانی سرویسی هاتوچۆی کرێکارانی شاغڵ لە شارۆچکەی سەنعەتی جوڵفە 13 کرێکار بریندار بوو. بە پێی راپۆرتەکان 2 مینیبوسی هەڵگری کرێکاران لە جادەی جوڵفە بۆ مەرەند بەهۆی بارینی بەفرتوشی ڕووداوی هاتوچۆ بوون و وەرگەڕاون. لە ئاکامی ئەو ڕووداوەدا 13 کرێکار بریندار بوون کە دۆخی تەندروستی 3 کەسیان ناجێگیرە و لە ناوەندە دەرمانیەکان بەستەری کراون. دو هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی هەزاران شارۆمەندی ئاڵمانی دەست بە فاشیسم. ڕۆژی یەکشەممە 5 ڕەشەمە هەزاران شارۆمەندی ئاڵمانی ئاوکات لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختەی پارلەمان لە چەند شاریە وڵاتە دژ بە فاشیزم ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. ڕۆژی یەکشەممە هەڵبژاردننی پێشوەختەی پارلەمانی ئاڵمان دەستی پێکرد و بە پێی ڕاپرسیەکان هاوپەیمانی دوو حیزبی دموکرات مەسیحی و سۆسیال مەسیحی 29 لە سەدی دەنگەکانی بەدەست هێناوە حیزبی ڕاستگەرای ئالتەرناتیڤ بۆ ئاڵمان توانیویە دەنگێکی باش بەدەست بێنێت. هاوکات لەگەڵ هەڵبژاردنەکان هەزاران شارۆمەندی ئاڵمانی دەست بە فاشیسم و بڵاوکردنی نەفرەت لە پەنابەران ڕژاونەتە سەر شەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەڕ هاتوون و چەندین کەس بریندار و دەست بەسەر کراون. بەڵێزان خۆشەویستان گەشتیاڵەکانی سەلەبانیتان پێشکەش